سڵاو بینەرانی ئازیز، سەرکەوتن و هەڵکشانی چەپ و ڕاستڕەوەکان لە ئەوروپا چیمان پێ دەڵێ؟ ئاماژەکانی دوای ئەم هەڵکشانە چییە؟ ئایا چەپ و ڕیسیزم کە بایەکەوە سەر ئەکەون هۆکاریان شکستی دیموکراسەتی لیبراڵیە یاخود چ هۆکارێکی تری لە پشتەوەیە؟ بە مەبەستی گەنگەشەکردنی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا جەلیلی ئازادی خوازمان کردووە کە نووسەر و ڕۆژنامەنووس و پسپۆرە لە بواری چەپدا. مامۆستا بەخێر بیت. ئەو کاتتان باش و زۆر سپاس. پێشەچێکەوە بزانم بەڕێزت ئاگادار بیت. بەس پێش ئەوە عادەتەن ئەمەوێ باسێکی چەپ بکەین، مەبەستمان لە چەپ چییە؟ لە ڕاستیا باسکردن لە چەپ هەم ئاسانە هەم دژوارە. ئاسانی دژوارەکە شێوەیە ناکرێت پێناسەیەکی یەکجار کۆنکرێت و درزبڕ ئێمە لەبارەی چەپەوە بکەین. بۆ نمونە لە ئەدەبیاتی سیاسیدا چەپ بەو هێز و بەریان و کەسایەتیانە دەورێت کە خوازیاری گۆڕانکاریشی بەردەوامی ڕادیکاڵن لە دابشکردنی داهات و سەروەت و دەسڵاتدا. بەڵام کۆمەڵە پەیوەندی تریشیان هەیە ئەم چەپانە. مەسەڵەن بۆ نمونە یەکێک لە دیاردەکانی کە ئێمە دەتوانین باسی چەپ بکەین ئەوەیە کە هەڵوێستی هەیە لە بەرامبەر خاوەندارەتی تایبەتدا و خاوەندارەتی تایبەت بە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکانیش پرزەی کۆمەڵایەتی دەزانێت. مەبەست چەپ لەمە کۆمۆنیزم چەپ بەگشتی چەپ بەگشتی مەسەڵ سوسیالیستەکان وان چەپە دیموکراتەکان وان کۆمۆنیزم جۆرێکی تر دەڕوانێتە سەر بابەتەکە لە شوێنی خۆیان باس ئەوە دەتوانێت بکرێت. بەڵام ئەمە تێڕوانینی چەپە و کاتێک کە سەیری ئەماکەین چەپ پێشڕەوە ڕادیکاڵە لەگەڵ سنەت هاخۆی نابینێتەوە سنوورێکی لەگەڵ سنەت هەیە و لە بەرامبەر سنوورتار دەوەسێت لە ڕووی فەرهەنگیەوە ئاراستەکەی ئاراستەیەکی کراوەی ئاراستەوەکی کراوەیە بۆ مانایی کە باوەڕی بە ئازادی بەیان هەیە باوەڕی بە دەربڕین ڕاستەوە خۆی بۆ چوونەکان هەیە باوەڕی بە فرەڕەنگی و بە فرەچەشنی هەیە لە ئاستی کۆمەڵایەتیشە زۆرتر پێشڕەوە ینی کەلتوریکی پێیەکە لە بەرامبەر سنەت تا دەوەسێ باڵانسی خۆی و دین بە جۆرێک دەکا کە دین ناتوانێت حاکم بێت لە کۆمەڵگاکەیدا. ئەمانە تایبەتمەندی گشتی چەپن. زۆر باشە. مامۆستا فەرقی بینی باسی کۆمۆنیزممان کرد، فەرقی بینی چەپ و کۆمۆنیزم. کۆمۆنیزم بەشێکە لە چەپ بەس هەموو چەپ نییە، ئەتوانین ئاوا بڵین؟ دەکرێت وا بڵێن دەکرێت بەرعەکسیشی بکەینەوە بڵێن چەپ بەشێکە لە کۆمۆنیزم. بۆچی قۆناغی پێش کۆمۆنیزم دەکرێت ئابۆ شێوەیە باسی بکرێت. بۆچی بۆ خۆی لە ڕاستیدا سوسیالیزم بە فۆرمە زانستی ئەمڕۆیەکەی دەگەڕێتەوە بۆ سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی لە ڕۆژ ئاوادا. لەوێدایە کە سوسیالیزم دروست دەبێت و سوسیالیزم سەرڕای ڕەهەندە کۆمەڵایەتیەکەی ڕەهەندە کەلتوریەکەی با لە ڕەهەندە سیاسیەکەی و معریفەکەی قسە بکەین. لە ڕەهەندە سیاسی و معریفەکە دروشمیکی بنەمایی هەیە. دروشمە بنەماییەکەی شێوەیە کە دەڵێ هەر کەس بە ئەندازەی ئیشێ دیکەوە بە ئەندازەی توانایی خۆی لەم کۆمەلگایەدا دەبێت بەهرەمەند بێ لە ژیانێکی خۆشبژێوانە و لە هەموو ئیمکاناتی کە لە کۆمەلگایەدا دەژی. ئەمە لێرەوە بەرەو ریفۆرم دەچێت بەرەو هەڵتەکاندنی کۆمەڵایەتی. بەس پێتوانێت چەپ بەگشتی بە تایبەتی چەپی ڕادیکاڵ جۆرێک لە خەونە واقعێک نییە کە بتوانیت یا بەجێبێنی یاخود با بڵێن ئەوەی کاڵێن ئەبێ ببێ نەک ئەوەی کە ممکنە یا هەیە. نەخێر بۆ چەپ لەگەڵ جەنابەت نیم، بەڵام ئەگەرەوە بەربڵاو بکەینەوە ببینە ئاستی کۆمۆنیزمەوە بۆ چونەی جەنابەت دەسەرمێنم منیش. چون لە ئاستی کۆمۆنیزمەیە لە ڕاستی ئەم خەونە تەڵاییە دروست بدەبێ و ئەم وەهمە تەڵایەش دروست دەبێ و ئەزممویشمان هەیە. ئێمە ئەزمموی لێنینیزم و ستالینیزمان هەیە، ئەلشومی بەلشویزمان هەیە کە لە بەردەستمانە بۆ ئەزمموی ئۆردوگای شەرقی واقعان مەوجودیشمان هەبوو. ینی ئێمە بلوکێک هەبوو کە پێیان دەوت بلوکی ڕۆژئاوا ئەوەمان لەدی بۆچی بۆ لە ڕووی نەزەریەوە ئەوم ئەرز دەکردی ئەوەن وا دەڵێن. بەڵام لە لە فەڕەنسایە پێم وایە کە ئیتحادی کۆمۆنیستەکان دروست دەبێت و کارل مارکس و ئینگلیس بەیاننامەی هین دەنووسن، ینی پلاتفۆرمی مانیفێستی حیزبی کۆمۆنیست دەنووسن. لێرە لە سوسیالیزمەکانەوە شتێکی تر وەردەگیرێ. مەسەڵەن مارکس دێ لە دەوڵەتی کۆمۆنیستیدا ناڵێ هەرکەس بە ئەندازەی کاری هەرکەس بە ئەندازەی توانی بە پێچەوانەوە دەڵێ هەرکەس بە ئەندازەی کاری و هەرکەس بە ئەندازەی نیازی. لێرەدایە کە مەسەڵەن شۆڕشی کۆمەڵایەتی سڕینەوەی کۆی پێکاتەکان نەمانی خاوەنداریەتی تایبەت دژە ئیمپریالیزم بوون کەمبوونەوەی نرخی پارەوە تا هەر نەمانی پارە لە پەیوەندە کۆمەڵایەتی و ئابوووریەکاندا سەر هەڵدەدا. بەزێما بینین بەشێک لە چەپەکان و بەشێک لە سوسیالیستەکان لە ڕاستیدا ڕادیکاڵیەکیان تێدای بەڵام ریفۆرم دەکەن. مامۆستاک پرسیاری عەرەزی لێرە
جیاوازی نێوان چەپ بەگشتی لەگەڵ فەوزەوی و پۆپۆلیستەکان ئەتوانین بڵین چەپەکان یاخود بەشێکیان لە توندڕەوەکانیان بەرەو پۆپۆلیستی یا بەرەو فەوزەویە دەچن. ئەگەر ڕاستت بوێ لە ئێستادا دۆخی دنیا بە جۆرێکە هەم چەپی پەڕگر هەم ڕاستی پەرگر بەرەو پۆپۆلیزم دەچن. ئەرستۆکلارک لەو پەیوەندیە خوێندنەوەیکی وردی هەیە لەسەرەوەی بۆچی ئێستا پۆپۆلیزم بۆ بە فاکتەرێکی دیاریکردنی سوڵتا هەم لە لای چەپ هەم لە لای ڕاست ئەو هۆکارە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیانی لە پشت ئەمەوە چین زۆر بەوردی دەخوێنێتەوەوانی بۆ نمونە مەسەڵەن ئێمە دەبینین کەسێک دێتە سەر شانۆی سیاسەتی جیهانی بەناو ترامپ هیچ ئەزمونێکی لە سیاست نییە ئەسەن دەوڵەتداری نەدی ترامپ پیشخێنە سەر ئاستی ڕاستڕەوە بەڵێ لە ئاسی ڕاستڕەوەکاندا دەبینم من پەرگیرەکانیش باڵێ پەرگیرێکی ڕاستڕەوە کە هەتا لە زۆر شوێنە بوونی فاشیزمی لێدە لە حەقەتدا کە دێت مەسەلەن دەردەکەوێت هیچ ئەزمونێکی سیاسیمان نییە هیچ مانیبێستێکمان نییە هیچ خوێندنەوەیکی نییە بەڵام بزوتنەوەیکی بەرفراوانی پۆپۆلیستی دروست دەکات لەسەر کۆمەڵێ بنەما ئەمریکا بجێڕینەوە بۆ ڕابردوو یەکێک لە تایبەتمەندەکانی ڕاست ئەمەیە هەمیشە هەوڵ دەدا دۆخی هەنووکەی ئێستا بپارێزێ بەڵام بە پێچەوانەوە چەپ دژی دۆخی هەنووکەی ئێستاە دژبوون بە معنایەوە نییە و چەپە دەوێت انقلابی کۆمەڵایەتی بکە انقلابی اجتیماعی بکە بەڵکو دەیەوێت بیگۆڕێ ترامپ دێ دەڵێ ئەمریکا دەبینەوە بۆ پێشوو ترامپ دێت گرنگی بە مەسیحیەت و یەک دین دەدا ترامپ دێت گرنگی بە جۆرێک لە بنەماڵە دەدا کە تایبەتی ئەمریکایە هەتا لە پەیوەندە کۆمەڵایەتیەکاندا مەسەلەن دژی نەهادە نێونەتەوەی دەوڵەتیەکانە ناتۆ بەگاڵتە دەگرێت ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بەکاڵدە دەگرێت یەکێتی ئەوروپا بەگاڵتە دەگرێت ئەما تایبەتمەندی ڕاستە لە ڕاستە چەپ ئاوا لەم ئەرسانەدا عەمەل ناکات باشە مامۆستا ئێستا ئەمە لە چەپ کە باس لە چەپەکەین لە ئەوروپا مەسەڵەن پارتی با بڵێن کاری یا کرێکارانی بەریتانیامانەیە ئەو دەیان ساڵە کو بڵێ شەڕی مشک و پشیلێتی لەگەڵ پارێزگاران محافزی چ فەرقێکیان هەبوو ینی کاتێک ئەم هاتۆ مەسەڵەن تۆنی بلێرێتە سەر دەسەڵات لەگەڵ جۆرج بوشی جمهوریە عێراق داگیرەکات ینی فەرقیان چی بوو ینی ئێستا کە چەپ سەرەکەوێتەوە چ دەورێک ئەبێ ئاستەکانی کارکردیان سیرکەن ینی چەپ کە دێت لە ئەوروپایە پارتی کرێکاران کە وەکو جەنابەت ئاماژت پێفەرموو دەگەڕێتەوە بە دەسڵات دەبێت ئاستەکانی کارکردی لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی ئابووری لە ئاستی سیاسی و لە ئاستی کەلتوریدا سیرکەی چەپ بەگشتی ڕوانگە و بۆچوونەکەی ڕوانگەی دەوڵەتی ڕەفاهە لە ئەوروپا دەوڵەتی خۆشگوزەرانە دەوڵەتی خۆشگوزەران چ دەکات دەوڵەتی خۆشگوزەران کۆمەڵێکشت لە بەردەستایەت یەکێک لەوانە تەکسە باجە باج ئێمە ئەگەر سەیری ئەمڕۆی ئەوروپا بکەین هەتا سەیری ئەمڕۆی ئەوروپا بکەین کۆمەڵێک کارتەلی گەورە هەن کۆمەڵی تراست هەن ئەم کارتەلانە ئەم تراستانە دەردەچن لە ژێرەوەی باج بدەن ماڵیات بدەن تەکس بدەن و ئەمە لە ژێر سیاسەتی ڕاستا دەڕوە بەڵام چەپ کە دەیەکێ لە تەرکیزە هەرجی بەیانی کۆمیسیۆنی چەپی بەسڵاح پەرلەمانی ئەوروپا جەنابەت حتمەندی وەکە بڵاو بۆتەوانێ زۆر تەکید لەسەر ئەم خاڵە دەکەن کە مەسەلەن دەبێ ئەمە ئیشی لەسەر بکرێت دوایی تەکید لەسەر کەمکردنەوەی جیاوازی تەبەقاتی دەکەین چون ئێمە دەزانین جیاوازی چینایەتی یەکێک لە پایە ئەساسیەکانی چەپ و کۆمونیزمە لە دنیای سەرمایه‌داریدا لەوە دژایەتی سەرمایه‌داری پێ دەکرێت تەکید لەسەر پاراستنی ژینگە دەکەن تەکید لەسەر وزەی پاک دەکەن ئێمە هەر ئێستا ترامپ لە پرۆژەکەی خۆیان پرۆژەی 2025 تەرحێکی هێناوە کە ئەگەر ئەوە سیر بکەین وزەی فۆسیلی دنیا وێران دەکە واتە نەوت واتە دەرهێنانی نەوت واتە ئەو وزەیەی کە کەمەربەندی بەنەوشەیی زەوینی دڕیوە واتە ئەو وەزعەتەی کە هەیە بەڵام چەپەکان دژی ئەمان مامۆستا لە ئێستادا ئەمە هەندێک باسی چەپمان کرد با بێمە سەر ڕاستڕەوەکان ڕاستڕەوەکان وەک ماری فەڕەنسا و پۆڵەندا نەمسا ئیتالیا ئەمانە هەمووی ڕاستڕەوە هەر توندڕەوەکان سەرکەوتون کە نەک لیبرال بەڵکو زۆر دژ بە چەپنیان هاتوان بڵین تەڕەفەی نەقیزن یانێ تۆ بڵێ ڕاستێکی پەرگیرن باشە ئەوانیش سەرکەوتونێتتر بۆ بزانین ئێمە کە ئەوروپا بەرەوە چەپ ئەچێت یانی لەوانێ ئەوان زیاتر سەرکەوت بێتن پێتوانێ ئەوەش ڕاستە هەتا لە فەڕەنسا ماری ئەوەنە سەرکەوت خەریب بوو ئیتر یەکلا ببووە کە ئەبێتە سەرک وەزیران بەلای خۆیەوە لە ڕاستیا گرنگی بابەتەکە لە شوێنێکی تردای کاکسۆران گرنگی بابەتەکە لەوەدا یاسان بوون کەوشان جەهان هەمووی دوانەیە دوانە بە معنایی دوو هێز تەقابل لەگەڵ یەکدا دەکەن بەر یەک دەکەون ئەگەر ئەم دوو هێزیە کۆتایی پێبێت و جەهان بێتە جەهانێکی تەکجەمسەری ترسێک لە دیکتاتۆری لە
توتالیتەریزم ترسێک لە هژمۆنیکی فاشستی ئەو دیدەن لە کتێبێکی تازایە کە بڵاوی کردوێتەوە شوناسی سیاست باس لەوە دەکا بەڵام لە بیرمانە لە کۆتایی هاتنی مێژووە چۆن بیری دەکردەوە چۆن خەیاڵی دەوت شتێکی زۆر خەیاڵی بوو کە خۆتان نەفەرمون ئەسان نەریت باوا بڵێن نەریتی ژیان و نەریتی بوون دوانەیە ئەگەر لە دوانە دەترازێ باڵانسەکە تێک دەچێت بەس پێتوانی ئەم وەز ئەوە ئەکات کە لیبرالیزم یا دیموکراسیەت یا ئازادی لە بڵین ڕیسیزم و لەو لاشە چەپێک کە تون بێ سەرکەون ئەوان ئەکەونە مەترسیەوە ئەو بەها مرۆی یانی کە مرۆڤ دەستی کەوتووە سەرکەیەکی لەو شتانی کە ئێمە باسی دەکەین تەکیدی چەپە بەر ئۆمانیست بەر مرۆڤ بوون بەر ئازادی بوون و ئەمە لە لیبرالیسیشما هەیە ئەوە نەبێت تەنها لە چەپ بەس لە چەپە ئێمە ئەومان دیوە ئەو چەپەی کە دیومان ئەو چەپەی کە ئەگەر مەبەستت چەپی رووسیە نەمان دیوە هەر لە کوباوە تا کوردستان ئەگەر مەبەستت کوبایە و ئۆردوگای کە پێیان دەوت ئۆردوگای سوسیالیزم دیبێتمان نەخێر بەڵام ئێمە خۆ لە ڕووی نەزەریەوە مەسەن کۆمونیزمی ئیتالیمان هەیە کە گرامشی ڕاهبەری دەکا گرامشی دەق دژی ئەو جۆرە بۆ چوونانەیە کە لە ئۆردوگای کۆمونیزمی ستالینی و لێنینیدا هەیە و تێڕوانێکی تر هەیە ئێمە لۆکاچمان هەیە بە تایبەتی کە سەیری لۆکاچ دەکەین ئێمە کەسی وەکو کاڵکوورشمان هەیە ئەمانە هەر هەمویان بۆ چوونیان دوایەوە چەپ لە ئەوروپا لە ڕاستیە جەنابەت لە من باشتر دەزانی سەرنوێشتێکی سەیری هەیە ینی قۆنەغای جیاوازی مێژووی بڕیوە لە سەدەکانی 20 بۆ 30 کە دەورانی ڕاستەوە تقریبان باڵی بەسەر جەهاندا کێشاوە دەرەنجامەکەی دەبێتە شەڕی تر شەڕی لێ دەکەوێتەوەوانێت دوو شەڕی لێ دەکەوێتەوە و لە دەرەنجامی ئەم شەڕانەوە ئەو دۆخەیە لەوێ فاشیزم دروست دەبێت نازیسم دروست دەبێت ستالینیزم دروست دەبێت لە ڕاستیدا ئەمە بەرەنجامی ئەو شەڕانەیە ئەمەش هۆکەی چیە هۆکەوەی یەک لایەن زاڵە لە ئەوروپا یەک لایەن بڕیار دەدا بەڵام لە ئێستادا وانە لە ئێستادا چەپ بە خۆداهەکردنەوەیکی کردو و هاتوۆتە سەرەوە دەتوانێت ڕێگە نەدا ڕاست هەموو بڕیارەکانی خۆی جێبەجێکا لە ڕووی هێزەوە دەبێت باڵانس بێ لەبەرەوە ئەمە مەسەلە لە ئینگلیستان بەڕاستی ئیتر ڕاست ناتوانێت لەوێ بڕیار بدا لە فەڕەنسا لە ئەنجومەنی نیشتیمانیاندا زۆر سەرکەوتوانە بوون بە تایبەتی دیموکراسی فەڕەنسەوی تەسیرێکی یەکجار کاریگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە لە دنیا هەیە بەهۆی شۆڕشی گەوری فەڕەنسەوە واگەر بەو ڕەوەندە مێژوێدا بڕۆینەوەوانێ دەزانین ئەمانە بەردەوام تەسیریان هەبوو لە پەیوەندی لە پرسیارەکەی جەنەبتا لە ڕاستیە گرنگەکەی چییە؟ گرنگەکەی ئەوە ڕێگە نەدراوە کە چەپ حاسب بکرێت ڕێگە نەدراوە کە یەک گوتار بەسەر جەهاندا زاڵ بێ ئەم گوتارە گەر زاڵ بێ پەلاماری ڕێکخراوە نێونەتەوەیەکان دەدا دیمان کە پارتی ڕاستی بەریتانیا قسەی بریکسی هێنایە پێێنەوە لە یەکێتی ئەوروپا چوە دەرەوە ئەمان زۆر گاڵتە بە یەکێتی ئەوروپا دەکەن زۆر گاڵتە بە مەسەلەی ژینگە دەکەن باز لە وزەی پاک باز لە پەلکە زێڕینە باز لە مافی ژنان ئەمانە هەموو گرنگن و ئەمانە لە لای ڕاست ئەمانە بەڕێز دەیخێتە بڵین پایچێکی چەپەوە هەمویان نەخەوە با لێک تێبگەین ئەمە لە ناو خۆ پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ لە بەری یەککەوتنی چەپ و ڕاست لە جیهانی دیموکراسی لیبراڵدا لەدایک بووە ئەمە تەنیا دەستاوردی ڕاست نییە ڕاست ئەگەر بیتوانی باە بەوشامی ئەو سراعەکە دروست بەڵێ بەریەکەوتنەکەیە ملە بەم لەو دژایەتەکەیە ڕاست ئەگەر دژی نەبێ ملە بەم لی نەبێ کونبڕ دەکا سیستەم سەرمایهداری لیبراڵ کار لەسەر مالیکێتی خصوصی دەکا یا خاوەندارێتی تایبەت و خاوەندارێتی تایبەت بنەمایەتی بازاڕی ئازاد بنەمایەتی مەسەلەی دیموکراسی بنەمایەتی بنەماکانی لیبرالیزم دیارە لەو ئەساسەوە چەپ کنە لەمەدا دەکا لە ڕاستیدا و کنەشی تێدا کرد مامۆستا بابەتێک کە بەلامەوە گرنگن مەسەلەی سەرکەوتن یا هەڵقشانی ڕیسیزم بە خۆت ڕەگەز پەرستەکان پێت وایە پەیوەندی بە بڵاوبوونەوەی ئەو شتێ کە پێوترێت ترس لە ئیسلام یا ترس لە بێگانەکان بیانیەکان بەگشتی کاریگەری ئەوە لەسەر ئەوە چیانی مامۆستا سۆران دوو فاکتەر هەیە بێگومان هەم جەنابەت ڕەچاوی دەکەی هەمومان دەبێت ڕەچاوی بکەین ئەو دوو فاکتەرە دووشتی گرنگن لە دنیادا کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەوروپا لەسەر ڕۆژ ئاوا بە گشتی هەبووە یەکێک لەوانە هاتنی ترامپە ئەمریکا ئێمە پێمان هەمومان دەزانین هژمۆنی کەلتوری لە هەموو ئەوروپا هەیە ئەم هژمۆنە کەلتوری ئەوروپا لە ڕەهەندە سیاسی و کۆمەڵایەتیەکەیدا لە ئەوروپا ڕەنگ دەداتەوە ناتوانین بڵێن بێت تەسیرە ئاسان یەکێک لە ئەسڵە دیالێتیکا ئەوەیە دیاردەکان لەسەر یەک کاریگەریان هەیە و کاریگەر لەسەر یەک دەبن ئەمە یەک مەوردی دووەمیش مەسەلەی کۆرۆنایە ئەم دوانە قەیرانی گەورەی ناو دنیای لیبرالیزمی دەرخست ناو ئەو جیهانی دەرخست ناڕزایەتی گشتی لێ کەوتەوە هەڵاوسانی ئابووری لێکەوتەوە کەم ئیشی لێکەوتەوانێ تەنگبوونەوەی ژیان و خۆشگوزرانی لێکەوتەوانێ بەسم بۆ ئەمریکا من یەک نمونە بە جەناب بدەم ئێمە پێش ئەوەی کە کۆرۆنا بێت
گاڵۆنێک بنزینمان دەکڕی بە $2 ینی 4 لیتر بەڵێ بڵێ لە ئەمریکا کە کرۆنا هات ئەمە گەشتە $7 ینی دوو بەرابەر بووانێ ئێمە ڕاستەوخۆ کاریگەری هەبوو جۆرێک بێزاری دروست کردو جۆرێک تووڕێی دەرکرد دەمەیە بڵێم کەمبوونەوەی چاودێری کۆمەڵایەتی کەمتر دەستڕاگەشتن بە ژیان و خۆشگوزرانی ناڕزایەتی گشتی ئەو قەیرانانن کە ئێستا هەن بە ئیزافی قەیرانێکە جەنابێت ئیزافی پێکەی قەیرانی کۆچبەری بەرحاڵ ترامپیزم دروست بوو ئەمڕۆ لە دنیادا ینی ناسیۆنالیزمێکی تایبەتی هەیە ئەو ناسیۆنالیستە تاکید لەسەر قەومگەرایی دەکات تاکید لەسەر سوننە دەکات گەڕانەوە بۆ دواوە دەکات باز لە بنەماڵەیەکی بەسراوی ئەمریکایی دەکات باز لە کەلتوری غەرب دەکات توانێ هەر مەسەلەی با بڵێن ڕیسیزم یا ڕەگەزپەرستی مەسەن لە ڕوسیا ئەوەی کە ئێستا لە ڕوسیا ڕۆی ئەو فەیلسوفی پۆتن ئەوش یعنی کە کتێبەکەی خوێنیتەوە لەو پەڕی فاشیستە ئەو کابرایە بینیت بێگومان وایە ئەوە ئەوجاوە ئەوروپاوە بەڵام جەنابەت ئامادەی پوتین بخەیتە کاتەگۆری چەپەوە من ئامادە نیم بیخەم باس چەپ ناکەم باسی بەگشتی وەسعەکە ئاوایە باسی ڕیسیزم ینی خۆی ڕیسیزم زۆر بە سادەگەی ینی بریتە لەوەی نەتەوەیەک لە دروستبوون و ئافرینی خۆیدا سونەت هەن باڵا دەسترە لە ڕووی کەلتورەوە لە ڕووی شارستانیەتەوە تا لە ڕووی فیزیکەوە لە ڕووی پێکاتی دەموچاو باشتر و جوانتر و عاقڵتر و لێوەشاوەتر و لایەقتر دەزانێت و هەر لەبەر ئەمانەیە کە ئەو فەزڵی هەیە بەسەرنەوەکانی ترە ئەمە دقیقاً وەک مانیڤێستی ترامپ دیارە بە ئاشکرا ئەم قسە دەکات و لە هەمووشی ئاسانترەوەی ئێمە سرنجە بدەین زۆربەی تەرەفدارەکانی ترامپکەن ئەوانن کە لە دەرەوەی شار دەژین ئەوانی لە دەرەوەی شار دەژین بەبەستم چییە مەبەستم ئەو ئەمریکایە ئەسیلانەیە کە جۆرە ئەقتاعێکن جۆرە دەوڵەمەنێکن کەسی وەکو ئیلان ماسک مانگانە 45 ملیۆن دلاری بۆ تەبلیغات پێدەدا پێتوانێ کەسێکی وەکو ترامپ یا ڕاستڕەوەکانیان هەر فەقیر و هەژارەکەش یا ئەوانە کە ئاستی زانیاری و سەقافەتیان نزمە پشتیان نەگرن هەیە کۆمەڵێکی تێدایە کە ئەو ڕەوەندە پۆپۆلیستیە کە دەنگی داوت ئێمە دەزانین کە ناسیۆنالیزم دەکرێت لە زۆر ڕەهەندا بەکار بێت ئەو ڕەهەندەی کە ئێستا ترامپ بەکاری دێنێت دنەدانی خەیاڵی خەڵکە و هەڵفریواندن و هەڵخراندن دژە مەکسیک و دژە عێراق دژە مەکزیک دژە عێراق تا دژە ئەوروپا مەسەن خۆ زۆر بە ئاشکرا دەڵێ ئەوانەی کە لە پەیمانی ناتۆن لە ئەوروپادا ئەگەر نێن پارەندەدەن ئێمە ناتۆمان نابێت دوو ڕۆژی تر ئەگەر دەسڵاتی هەبێتە سەر حکومە ئەسڵان ئێسەیەکێک لە تەرحەکانیەوەی بریتێ لە بەهێزکردنی دەوڵەتەکانی فیدراڵ و کەمکردنەوەی دەوڵەتی ناوەندی و بەهێزکردنی ئەوان ئەمە گەڕانەوەی بۆ جۆرێک بۆ تیکە پارچەکردنەوەی ئەمریکادا لە ڕاستی بەوەی بە ئیرادی خۆی بیبا بەڕێوە مەسئلەی چین و رووسیا کە چۆن لەگەڵیان هەڵس و کەوت دەکات بە تایبەتی لە ڕەهەندە ئابووری و لە ڕەهەندە سیاسیەکەدا و گەڕانەوە بۆ جۆرێک لە تەفەکوری مەسیحیەتە کە خودی ترامپ هەیە خۆی هەر دیندارە بەڵێ بەڵێ و ئەمە دەڵێ بڵێ هەم لە ئەوروپا هەم لە ئەمریکا ئیسلام تەئسیری هەبوو و تەئسیر گوزاریش بوو ئێمە بیرمان بێ کاکسۆران ینی مەبەست لە ئیسلام وەک دینە یا وەک ئەو کۆچبەرانەی چ ئیسلام بێت چ ئەفریقی بێت چ سینی بێت کە ژیانی ئابووری خەڵکیان قورس کردو لە بەلای خۆیانەوە یانی زانی چۆنە کاکسۆران کە ئێمە دەڵێن ئیسلام تەویلی زۆر جیاواز هەیە لە ئیسلام جنابەت پسپۆڕێ وبارێ من ناتوانم مەسەڵەن لەو بارەدا شتێک بڵێم خوێندنەوەی جۆرا و جۆر هەیە ئەم فۆرمە لە ئیسلام کە چۆتە ئەوروپا ئیسلامی سیاسیش بەشێکی زۆری بڕڵنگ ئیسلامی سیاسیە ئەوڵەن کۆچ نییە لە ڕاستیە ینی کۆچ هۆکاری هەیە یا هۆکاری ئابووری هەیە یا هۆکاری کۆمەڵایەتی هەیە یا هۆکاری سیاسی هەیە ئەمانە زۆربەیان غیابە ینی غیابی مەسلەی ئابووری مەسلەی کۆمەڵایەتی و مەسلەی سیاسیان هەیە لە کوردستان ئازادن هیچ کێشەیەک نییە بۆ نمونە ئابووری تا ئەستێکی باش لەگەڵ هەموو گلەیەکاندا قابل قبوڵە شیاوە دەکرێت کاری لەسەر بکرێت ئازادی سیاسی مطلق هەیە ئەمە بە جۆرێک لێشاوبردنە بە ئەوروپا کە دەچنە ئەوروپا شتێکی گرنگ دروست دەبێت کاکسۆرانەوەیە من کە دێ مثالێکی زۆر سادە و خۆمانە بدەین من کە دێمە ماڵەکەی تۆ تابعی کەلتور و هەڵسوکەوت و سیستەمی ماڵەکەی تۆم کە میوانم بەڵام ئەمان کە دەچنە ئەوروپا دەیانێت کەلتوری خۆیان بەسەر ئەوروپا پێتوانێت ئەوان هەستەکەن لێ ونە بن بە شوێن ناسنامەی خوانە لێرە ناسنامە من مشکلی ناسنامەم نییە لە کوردستان بەس کاتچمە ئەوروپا مشکلی ناسنامەم هەیە یەکێک لە هۆکارەکانی خۆست قەیرانی ناسنامەیە نەکرد کورد مسلمان هەموو ئەرزە دەکەم یەکێک لە هۆکارەکانی کۆچ دروستبوونی قەیرانی ناسنامەیە من چوون بۆ ئەمریکا خۆم چوون بۆ ئەمریکا ڕۆژنامە نووس بووم کاری سیاسیم کردووە ئەوم کردووە ساڵی ئەوڵ دووچاری جۆرێک خەمۆکی بووم تێگەی چون ئەو پەیوەندیانم نەدەناسی
ئەو کۆمەڵگایم نەدەناسی بەهاکان و هێماکانی ئەو کۆڵگایم نەدەناسی و نەمتوانی بە دروستی تەعاملی لەگەڵاکەم تا کەم کرایەوە بەڵام خۆ تۆ ناتوانانی بۆ دۆزینەوەی شوناسی خۆت بەی لە شناسی دیتران شناسی دیتران ڕێزکەیتەوە تۆ لێرە شناسێکت بۆ بەم شناسەوە دەچی تا ئەوروپا ئەم شناسنایمەی ئەم شناسی تۆ لە ئەوروپا گەرایشی زاڵ نییە وێژەمانی زاڵ نییە وێژەمانی پراوێزە بەلێ لە هەمان کاتدا ئازادی خۆتت هەیە مزگەوتت هەیە کۆبوونەوەت هەیە بڵاوکراوەت هەیە تەلەڤیزیۆنت هەیە چی ترسی لەم مسلمانە هەیە کە لەوانەیە لە سا پێنجی کۆمەڵگەی ئەوروپی پێک نەهێنە یانی ئێستا زۆر شت وایە نازانم لە سەدا چەند بە ناتوانم ئەو تەخمینە بدەم بەڵام زۆرەکە شەوەی هەتا لە زۆر شوێن باسیەوەی کە ڕەنگە گۆڕانی دیمۆگرافی هەبێ و ئەم گۆڕانی دیمۆگرافی بەتابەتی لە فەڕەنسەوە زۆر مەترحە ئەگەر ئەم گۆڕانی خەڵکیە هەبێت لە ڕاستیە خەتەرە ینی کارەسات دروست دەکات بەڵام دوای ئەوەش ئەوەتە هەر فراکسیۆنی چەپ لە یەکێتی ئەوروپا بەیاننامەکەی خۆیدا تەرکیز لەوە دەکات کە یەکێتی ئەوروپا دەبێت ڕێکارێکی گونجاو و پرۆژەیەکی گونجاوی هەبێ بۆەوەی چارەسەری مەسەلەی کۆچ بکاو بە شێوەیەکی زەبر و زەنگ و بە ئیسلاح ئاپارتایدانە لەگەڵی ڕوبەڕوو نەبێتەوە بە شێوەیەکی ئەخلاقی و ئینسانی ڕوبەڕوو بێتەوە ئەمە بۆ ئەوان مەسئلەیە مامۆستا پرسە کە ئەوە بزانم کاتمان کەم مابێ باسی سوسیال دیموکراتمان نەکرد یعنی ئەتوانین سوسیال دیموکراتی شەر بڵین چەپن ینی فەرقیان چی بڵین سوید مەسەلەن تا ئێستا ئیتر با بڵێن چ گۆڕانکارەیەک ڕوئەیە ئەگەر چەپەکان بێنەوە سەر مەسەلەن سوید چەندین ساڵە سوسیال دیموکرات بەڕێوەیە بە هەر لیبراڵەوە کاپیتالیزیشمان مەفهومێک هەیە لای چەپ لە ئەوروپا بە تایبەتی کە زۆر تەرکیزی لەسەر دەکەن ئاشتی دیموکراتیکە ئاشتی دیموکراتیک یەکێک لەو بەها گرنگانەی کە ئەوان هەوڵ دەدەن بیسەپێنن هەم لە ئاستی کۆمەڵایەتی هەم لە ئاستی جیهانی واتە هەم لە نێوخۆ هەم لە دەرەوە بۆ چەپ بەرحاڵ چەپێکی جیهان وەتەنیە تر بیر لەوە دەکاتەوە بە تێگەشتنی خۆی ئەم ئاشتی دیموکراتیکە لە ڕێگەی چیوە ئەوان دەیانێ بیسەپێنن لە ڕێگەی کەمکردنەوەی جیاوازی تەبەقەتی لە ڕێگەی دابەشکردنی دادوەرانەی سەروەت و سامانی نەتەوەی ئێستا مەسەلەن فەیلسوفێکی وەک جۆن ڕاوڵز باش ئەوانەی تریشکە خۆ لیبراڵن بەس لیبراڵێکی داوای تەدەخلی دەوڵەتەکەن بە لە ئابووری و لە کۆمەڵگە چ فەرقێکیە لەگەڵ سوسیال دیموکرات یا لەگەڵ چەپەکانە زانی چۆنە کاک سۆران جەنابەت باش دەزانی ئەگەر گوشاری کۆمەڵایەتی گوشاری سیاسی و هژمۆنی و دەسڵاتی چەپ نەبێ ڕاست ئەم ئیشە ناکات لە ڕاست ئەمە ناکە بۆی چەپ کە دێت ئەم کارە دەکا کۆمەڵێک نتایجی لێ دەکەوێتەوە یەکێک لەو نتایجانە ئێمە کەسمان هەیە لە ڕووی معریفیەوە ڕاستە بەڵام لە ڕووی ئابووریەوە چەپە کەسمان هەیە چەپە بە معریفە بەڵام لە ڕووی ئابروویەوە ڕاستە هەتا لە ژینگە پاریزدا ئەمانە بۆی وتم مەفهومی چەپ ئەمڕۆ بەڕاستی سنوورێکی دیاریکرا و سووری نییە کە بڵێن ئەوە تا چەپ انقلابی فەڕەنسانی بڵێن ئەوەی لەو سەفە دەوەسێت چەپەوە ئەوەی لەم سەفە دەوەسێت ڕاستە نا تۆ لەسەر لەگەر کۆمەڵی مەسایلی فەلسەفی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەوانە قسە دەکەی و لەمانەشە هەڵوێستی هاوبەش هەیە زۆر جار ڕاستێک هەڵوێستێک دەرێت لە چەپێک چەپترە بەڵێ بێمە سەر ڕاستڕاوەکەن تۆ پێ توە مەترسی هەیە لەسەر بڵێن چارە نووسی ئازادی لە جیهانە بەهۆی ڕاستڕەوەکانەوە ئەگەر ڕاستڕەوەکان یەکدەنگ بن بەڵێ بەڵام با هەندێک شت هەیە بیبینی هاتنەوەی چەپ بە تەنیا چارەسەری کێشەکە ناکە ئێمە قەیرانی گەورەمان هەیە ینی لیبرالیزم لە قەیراندایێت ئەمە واقعیەتەکە و دوای ترامپیزم و دوای کۆرۆنام قەیرانانە زۆر بە تەواوی دەرکەوتووە شەڕی ئۆکرانیاش تەسیرێکی زۆر یەکجار گەورەی هەبووە لەسەری بەڕاستی ئەمانە ئەو مەسایلانە کە ئێمە لە بەرچاومانن ینی خۆشبژێوی خەڵک کەم بۆتەوە ناڕزایەتێکی عمومی هەیە بەهداشت و بیمە کەم بۆتەوانێ و خەڵک ئەم بێزاریە گەورەی تێدایە هەمیشە هێزە ڕاستەکان لەم جۆرە ژینگانەدا گەشە دەکەن و لەم جۆرە ژینگانەدا دێنە پێوە پرس لێرە ئەوەیە چەپ بابێتەوە مەیدان با لە ئیسپانیا حاکم بێ با لە ئینگلیستان حاکم بێ با لە فەڕەنسا حاکم بێ چی پێیە پرۆژەی چێ بۆ ئەم قەیرانە هەر لە ناو ئەو سیستمە بڵێن ئەو سیستمە کۆنکرێتیە کە هەر لیبرالیزمی کاپیتالیزم خۆی دای مەزرانوە ئەتوانێت چی تیا بگۆڕیانی بە قەوڵی دریدا زۆرترین شەڕ لە ئەوروپا بۆ دنیای مۆدێرن کردوێتی دوای جەنگی دووەمی جیهانی ئەوە لاانێ ڕەتعینەوەویش باشە هێزە ناوچەیەکان شەڕ ناوچەیەکان ئەمانە گرنگن و هەروەها فاکتەری هێزی ناوکی زۆر گرنگە کە خۆت ئاماژەی پێ دەدەی ئێستا کێ دەزانێت ئەگەر شەڕێ ڕووبدا کێ سەرکەوتوو دەبێت کەس دەمێنێ کە سەرکەوتوو دەبێت لەبەرەوە ناکرێ ئەمە بە ئاسانی دەستی بۆ نابرێ بۆیە لەم مەسەلەیدا چەپ زۆر گرنگە چەمکێک هەیە لە چەپدا بە تایبەتی لە چەپی دیموکرات و بێسڵاح چەپی کراوەدا لەسەر هاوژیانی ئاشتیانە
هاوژیانی ئاشتیاناڵێت چیاڵێ ئێمە دەتوانین بە چەپ و بەڕاست و بە هەمووانەوە لە کۆمەلگایەک ها بژین کە دادوەرانە ئیدارە بکرێ ئازادی تێدا بێ لیبرالیزم هژمونیکی جیهانگیرە لیبرالیزم دەیەوێت هەموو دنیا داگیر بکە لە ڕێگەی ئۆرگانەکانیانەوە بۆ نمونە سندوقی جیهانی دراو بانکی جیهانی ناتۆ و زۆر شتی تر بۆیە من پێم وایە ئەمە ئەگەر ئێستا لیبرالیزم قبولی دەکا بەهۆی گۆڕانکارە کۆمەڵایەتی و سیاسیەکانەوەی. زۆر سپاس بەڕێز مامۆستا جەلیل. زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا جەلیلی ئازادی خوا لەسەر مەسەلەی هەڵکشانی چەپ و ڕاستڕەوەکان لە ئەوروپا تا ئەڵقەیەکی تر و دیدارێکی تر خواتان دەبن.